من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشکبرانی خۆشەویست. ئەم جارەش لە بەخشینەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە بۆ ئەوەی خەرمانبەرەکەی ئێوەی ئازیز و خۆشەویست لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە بە چاوی خۆتان ببینن کە ساڵانێکە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە هەرێمی کوردستان بەدایە خانووی بۆ هەژاران و نەداران دروست کردو و بەسەدان نەخۆش و پەککەوتەی برینەکانی ساڕێژ کردوون. لاڵقی ئەم جارامانەوەی دڵتان خۆش بکەین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن کە چۆن هەژاران و نەداران و منداڵانی بێباوک دەروی خێریان لێکرێتەوە و خەندە تۆراوەکانیان بۆ دەگەڕێتەوە و ئاسوودەی و خۆشگوزەرانی ڕویان تێدەکات. ماوەیەک بەر لە ئێستا لە شارۆچکەی قەڵاتزێ ماڵێکمان بە ئێوە ئاشنا کرد، بەڵام دوای چەند مانگێک ئێوەی خێرخواز و بەخشن دەتوانیتان لە ڕێگەی بەخشینەوە هاوکاری کۆمەچەکانتان بگات و کاتی هاوکاری کۆمەچەکانی ئێوە گەیشتە دەستی بەخشین بەم شێوازە خانوویەکمان بۆ دروستکردن لەگەڵ دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناو ماڵ لەگەڵ دابینکردنی موچەی ماگانەش. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن بە بەخشندەی ئێوە بە سەخاوەتی ئێوە بە دەستباری و هاوکاریەکانی ئێوە هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان چۆن ژیانیان لەنا هەمواری دەگۆڕێ بۆ خەندە و خۆشی. بابزانین بەراوردێک لەگەڵ چەند ماگێ بەر لە ئێستای ئەم خانووە و ئێستای ئەم خانووە چۆنە و چۆن ژیان و گوزرانیان گۆڕا لە ناخۆشی و ناڕەحەتی بۆ خەندە و شادی. چەند ساتێک لەگەڵمانە بن. خانووەکەتان نبینین خانوویەکی کۆنەوە بەدار دروست کراوە و ساڵانێکە دروست کراوە. تا چەند لەم خانوویە بە ئاسوودەی ئەژین، تا چەند بێترش ئەژین لێرە؟ وەڵای ئاسوودەنی وەڵای یەک باران دەبارێ خێرا منداڵەکان بێنمەوە ژوورێ بۆی ئەو لەوحانەی لە پێش دمەکەیەتی بەردی لەسەرە بەردەکان باڕایدەوەشن بەردێ بەربێتەوە بە سەریان کەوێدان بە خێراوە نەژوورێک بارانە یان هەورە گرمە دەدەن خێرا بەردێک بەردەبێتەوە بە سەریان دەکەوێت با بێنەوە ژوورە ناوەڵات دڵۆپان دەکاگەر باران دەبارێن. بەڵێ سەرەتا بەخێراتنتان دەکەم. وەڵایی پێشتر ژیانمان زۆر ناخۆش بوو، خانووکی زۆر ناخۆشمان نەبوو، خانووکەم و دڵۆپەیەک ناخۆش بوو. ئێستا کە لەوەتی ئێوە بڵێن دوایە بەرنامەکەیەوە سەردانتان کردوین ژیانمان زۆر گۆڕاوە، ژیانمان خۆش بووە، خانووکی خۆشیان بۆ دروست کردوین. ماڵە ناوا بێ مناڵەکان هەموو دڵیان خۆشە دەستان خۆش بێ. داوای خانومان کرد بۆیان دروست کردین. ماڵە ناوا بێ ئەوانیش بە دەم داواکارەکەیمەوە هاتن خانووەکەیان بۆ کردی ماڵە ناوا بێ دەستیان خۆش بێ. وڵا مناڵەکان زۆر دڵیان خۆشە لەو خانوودا، پێشتر دڵیان ناخۆش بوو. خانووکی دابووین
کە مناڵەکان مەشور هەموو دڵۆپە بەسەریاندا ئاباریان گودایە توخوا مەماشۆ لەو حەمامەیە. ئێستا دڵیان خۆشە بۆ خۆیان دەڵێ دایە کە مەیە لەگەڵمان بۆ حەمام. ژیانمان زۆر ناخۆش بوو. ئێستا کە ژیانمان زۆر گۆڕاوە، دەستان خۆش بە ماڵتان ئاوا بێ ئەوەی کە بە دینارێک هاوکاری ئەمێ کردووە تا تاوابوونی ئەو خانووە دەستیان خۆش بێ، ماڵیان ئاوا بێ، خوا خێریان بنووسێ بۆیان بە حەجێک بێ ئینشاڵڵا. ئەگەر باران دەبارێ ڕۆپەکان هەنیرەوە ئاو دێتە خوارە. ئەگەر دەچم دەستان شۆمەوە ئاو دێتە خوارە. ئەگەر دەچمەوە باران بینە. پێشداخانەکەمان گڵۆپەی دەکرێت لە سەربانی هەر قەپمان دادنەوە. خانەکەمان ناخۆش بوو، هەموو شتەکەمان کۆم بوو. ئێستا هەموو شتەکان تازەیە دەست ناخۆش بێت. خوا خێرتان بنووسێ. دەستەیە لە زۆر خۆشە، پێشدا وڵای زۆر ناخۆش بوو. دەستەیە خۆش سپاسیان دەکەم، مەحەشیکیان داینێ. باران زۆر دەبارێ، دەنگی سەیبانیش دێت و هەوریش دێت و دڵۆپانیش دەکات و ئێرەش ئەو هەموو بارانە هاتووتە خوارێ. وڵای حەزمان لێ خانووکەمان یەقاتمان بەستێ و تەواو لەلا خانووکەمان خۆشە. حەزمان لێ خانووکەمان یەقات بێت و هیچی دیکەمان نابێت. لەو خانە کۆینەدا بووین دڵۆپەوە تێکرد بوو. ئەو خانە خۆشیان بۆ کردوین، دەستیان خۆش بێ، ماڵتان ئاوا بێ، هەموو شتێکیان بۆ هێناوین. خاز و خسالە و مەخزەلە و کەوەندەر و فرن و فەرش و تەلەڤیزۆن و شتیان بۆ هێناوین. دەستیان خۆش بێ، ماڵتان ئاوا بێ. وڵای دڵما خۆشە، ئەو هەموو شتەمان هەیە. ژیانمان زۆر ناخۆش بوو، یعنی باران هەباری دەبووە زۆر ناخۆش بوو. دوو سۆبەمان هەڵدەکرد ژوورەی گەرمدان داد. ئێستا کە ژیانمان زۆر خۆشە، ینی هەموو ژوورەکان زۆر خۆشن. لێ دوو هۆدە و هەیوان بوو، لێرە دوو ژووری خەوتنە هۆڵە، ژووری میوانە، یعنی متبەقە، مەسال متبەقە، هەموو شتی تایە. هەموو شتیان بۆ کردی، ماڵیان ئاوا بێ، دەستیان خۆش بێ. ئێرە زۆر جیاوازی لەولای ئێمە داوامان کرد خانووێکمان بۆ دروست کرێ. خانووکەی ئەوەن لامان زۆر ناخۆش بوو. ئێستا کە خانووکی زۆر خۆشیان بۆ دروست کردی، ماڵیان ئاوا بێ و دوو ژووری خەوتنە و هۆڵە و پێشوازی میوانە، هەمووی زمبۆر کراوە و زۆر خۆشە. دەستیان خۆش بێ، ماڵیان ئاوا بێ، خوا خێریان بنووسێ، خوا لەگەڵ هەموو لایەک.
کاتێ هاتنە ئەم خانوە تازە هەستان بەچی کرد منداڵەکان چیانەوت تا چەند خۆشی ڕووی لە منداڵەکان کرد هەستیان زۆر خۆش وڵای زۆریان پێ خۆش بداوت هەر چونکی ماڵەکەمان بەرامبەریەک بوو لێوداکەی چین ناو خانووکەمانەوە ئەو کتە بچکۆلەشمان هەموو جارێ لێوداکەی چینە خانووکەوە دڵیان زۆر خۆش بوو زۆریان پێ خۆش بوو وڵا پێشتر وڵای شتەکانمان هەموو زۆر تازە نەبوو کۆن بوو وڵای هەموو شتیان بۆ کردوین ناماڵ کەوەنتەر مەحرەزی نوێن فەرشیان بۆ کردوین تەلەڤیزۆنیان بۆ کڕیوین هەموو شتێکیان بۆ کڕین فەرشیان بۆ هەموو ژوورەکان کڕیەوە ماڵیان ئاوابێ هەموو شتێک ئەوەی بڵێ ناوماڵە بۆیان کڕیوین دەستیان خۆش بێ ماڵیان ئاوابێ غەسالەی دڵشۆریان بۆ کڕیوین هەموو شتیان بۆ کڕیوین ماڵیان ئاوابێ دەستیان خۆش بێ ئاخۆ گەسکی کارەبا و هەموو شتێکیان بۆ کڕیوین بەڵێ جاران شتانتان کۆن بوو یان گسکی کارەبام هەر نەبوو یعنی تەلەڤیزۆنەکەشمان سوتا بوو ماڵیان ئاوابێ هەموو شتێکیان بۆ کردوین دەستیان خۆش بێ ئاخۆ خەڵکی خێرخوازنە بێ ئێمە ئەم ناڵانم پێ بەڕەوە ناچێ بەخۆ نەمەعاشیکیان یانە هیچ جا باوکیان کرێکاری کرد بە کرێکاری ئەوانی بەڕێ کرد جا ڕۆژێکە بوو ڕۆژێک نەبوو خوا ڕۆژی وا بووی یەک دیناریشی پەیدا نەدەکرد ئێستا هەر ئەو نەماوە بابیان نەماوە خراپتر بوون خوا ڕۆژ وا پاریان پێ نییە بۆ مەکتەب بستن بۆ مەکتەب دەڵە خەڵک 250 خەڵک هەزاری پێ بۆچی من 250 پێدا دەڵم پێم نییە ئەوەندەشم پێ نییە چی بکەم خوا ڕۆژ وای 250شیان پێ نییە بەڵێ ئەرۆڵا جانتا و پێداویستی قوتابخانە وەڵای پێداستی قوتابخانە شەر خەڵک بۆی کڕیوەن هەر هاوکاری دەرو دراوسێ بووە ئەگەر ئەم نەم دەتوانی بۆیان بکڕم من دەمون نانێرم بۆ مەکتەب بەس هاوکاری خەڵک وایان کرد بیان نێرم بۆ مەکتەب لەبەر نەبوونی بەڵێ ئەرۆڵا دەستیان خۆش بێ خوا خێریان بنووسێ خوا خێری هەموو لای بنووسێ خوا خێری خێرخوازان بنووسێ کە هاوکاری ئەمەیان کرد هەر لە دروستکردنی ئەو خانووەوە ناوماڵ بە هەموو پێداویستەکانیەوە موچیان بۆ مناڵەکان بڕێەوەتەوە دەستیان خۆش بێ خوا خێریان بنووسێ یعنی هەموو شتێکیان بۆ دابین کردووی خوا خێری هەموو لای بنووسێ یاخۆ وەک ماڵی ئەمەیان بەسەر کردەوە ماڵی ئیکەش بەسەرکەنەوە وەکو دڵی ئەو منداڵیان خۆش کرد دڵی منداڵی کەش خۆشکەن دڵی منداڵەکانی کەش خۆشکەنەوەی بێ باوکنیان بێدایکن یعنی ئەوانە زۆر دڵیان خۆشە دڵنیام ئێستا زۆر کەسی کەش ئاوا هەیە هیوادارم ئەوانیش بەسەرکەنەوە ماڵیان ئاوا بێ دەستیان خۆش بێ ئەم مناڵەکان پێشتر جلوبەرگیان زۆر کەم بوو ئێستا کە لەخوا بەزدار بێت ئەگەر بڵین موچەکەیە بخۆم دەچم بۆیان دەکڕمیان خەڵک هاوکاریمان دەکا باش ئێستا زۆر دەستیان خۆش بێ یاخواخوا خێران بنووسێ بەلای خۆی بەخشندەی میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کار و چالاکیەکانیدا کە بەردەوامە هەر ڕۆژەی یانە کاتەی لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەردەوامە لە کار و چالاکیەکان و پرۆژەکانیدا ئەم جارش لە شاری قەڵازێ هەستا بە ئەنجامدانی پرۆژەیەک کە دروستکردنی خانوویەکە بۆ دایکێک کە 4 منداڵی بێباوکی هەیە ئەو خوشکەمان کە سەرەتا هات بۆ نووسینگە داوای کرد کە خانووی بۆ بکرێ ئێمەش لیژنەکە وەک لە نووسینگەوە لیژنێکمان هاتە بەدوچوون بۆ فۆرمەکەی بکە کە بینیمان لە نزیکەوە بەڕاستی خانوویەکی زۆر کۆن و شەپڕێ و نالەباری هەیە کە بەڕاستی بۆ ژیان نەدەشە و هیچ پێداویستیەکی ژیانی تێدا نەبوو ئەو خانووە و ناوماڵیان بەڕاستی زۆر کەم هەبوو ئەوەی هەشیان بوو بەڕاستی زۆر کۆن بوو و خراپ بوو پێداویستی ژیانیان زۆر کەم بوو بەڕاستی بە تایبەتی لەو سەردەمەیدا بۆ ئافرەتێک و بە 4 منداڵی بێباوکەوە بە حقیقەت ژیانێکی زۆر قورسیان هەبوو دیارە لە ئەنجامدا دەستگای خێرخوازی بەخشین بڕیاریدا لە ڕێگای خێرخوازانەوە کە بەرنامەی بۆ کردن بۆی هەستێت بە ئەنجامدانی خانوویەک بۆیان خانووەکەمان ئەنجامدا سواز بخوا کە پێک دێت لە 4 ژوور 2 ژووری نووستن ژووری پێشوازی
چێشتخانە یاریدەری چێشتخانە لەگەڵ هۆڵ و مشتەمەلات و پێداویستی ناوماڵیشمان سوپاس بۆخوا هەموو بۆ دابین کردوون لە فەرش بۆ هەموو ژوورەکان معرەزی نوێن کەوانتەری چێشتخانە طباخی خاص بە مڕەشەحەوە گسکی کارەبایی تەلەڤیزۆن جلشۆری ئۆتۆماتیک پێداویستەکانی ناوماڵ بە پەردە و ئەو شتانی کە زەرورە بۆ ناوماڵ هەمومان بۆ دابین کردوون لەگەڵ دابینکردنی موچەی ماگانە بۆ منداڵەکان لەلایەن خێرخوازێکەوە کە دابین کراوە ماگانە $100 دیارە من لێرەوە بە دەرفەتی دەزانم بە حەقەت کە سوپاسی خێرخوازان بکەین لێرەوە کە زۆر ماندوو بوون ئەوانەی کە بە قسە بە پارە بە هاوکاری لەم پرۆژەی خانوودا بەشداریان کردووە خوا پاداشی خەریان بداتەوە خوا بەرەکەت بخاتە سەروەت و سامانیانەوە سوپاسیان دەکەین بەڕاستی دووبارە کە بەشداریان کردووە لەم پرۆژەیەدا و لێرەش بە دەرفەتی دەزانم کە داوا لە خێرخوازان بکەم بەڕاستی کە دەستیان درێژ بێت هاوکاری چەندین ماڵی کە هەیە کە ئێستا چاوەڕوانە و فۆڕیمان پەت کردوێتەوە کە هاوشێوەی ئەم ماڵە و ئەم منداڵانە کە ڕەنگە هەیە منداڵەکان زیاتریش بن کە پێویستیان بە خانوویە ژیانیان کەم و کورتی زۆر تێدایە کە دەستگای بەخشین خێرخوازان ئامادە بن دەستیان درێژکەن بۆ دەستگای بەخشین دەستگای بەخشینیش بەڕاستی ئەو ماڵانە بەسەر دەکاتەوە پێداویستەکانیان دابین دەکات چ لە دروستکردنی خانوو و ناوماڵ دابینکردنی ناوماڵ موچەی ماگانە بۆیان بۆیە داوا لە خێرخوازان دەکەین ببەخشن تاکو بەخشین بەردەوام بێت. هەر یەکێک لێوە کاتێک بڕیاری هاوکاری و کۆمەچی دەدات بۆ منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان ئەوسا پێی دەوترێت هاوکاری و کۆمەچی لە دڵ بۆ هەژاران و نەداران بەبێ بەرژەوەندی دنیەوی کاتێک ئێوە ئەبەخشن نازان ئەم ماڵەکێ و خەڵکی کوێیە و کاتێک بەم چەشنە بڕیاری هاوکاری و کۆمەچی ئەدەن دڵنیابن هاوکاری و کۆمەچەکانتان بەم چەشنە بەروبوومی دەبێت و هەژاران و نەداران لە نەهامەتی و ناڕەحەتی ژیان ڕزگاریان دەبێت بۆی ئێمە لە بەخشینەوە هەمیشە بە هاوکاری و کۆمەچی و دەستباریەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بەم شێوازە ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباو دڵخۆش دەکەین و ئاکەینە خاوەنخانی خۆیان و دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ و موچەی ماگانەشیان بۆیە هەمیشە کاتێک ئەبەخشن بیر لەوە مەکەنەوە کە ئاخۆ ئەم هاوکاری ئێوە کەمە یاخود زۆرە دڵنیا بن هەر ئەو هاوکاری ئێوەیە کە لە دڵەوە دەرەچێ بەم شێوازە ماڵی هەژار و منداڵی بێباو دڵخۆش دەکات و ئاوەدانی ئەکەوێتە هەرێمی کوردستان و ڕێژەی کرێتی و مەترسیەکان لەسەر ماڵی هەژار و نەدار کەمەکاتەوە بۆی ئێمە لە بەخشینەوە سوپاس و پێزانینمان بۆ هەر کەسێکەکە بەشداری کرد لە دروستکردنی ئەم خانووە و دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ هەمیشە ببەخشن تا بم شێوازە بەروبوومەکانی خۆتان لە کەناڵی ئاسمانی پێیان ببین و دڵتان خۆش بەیەکە منداڵی بێباوک و هەژارەکان بەم شێوازە دڵیان خۆشە بێت.
ناوم بەفرین عەبدوڵایە لە گوندی کانیشا سواردانیشم کرێچی مانگی 100,000 دەم ئیتر کچێکیشم هەیە پیاوەکەم وەفاتی کرد و ئیتر قاچم ئەمەلیاتی پێویستە و گورچی لەم هەر ئەینەشتە و ئیتر قاچم ئەمەیە بڵێن پارێکی زۆری تێ هیچ ئیختیدارێکم نییە کاسپیکەریشم نییە هیچ چارەسەر هەیە بەس توانایی من نییە ئیتر هێڵە بێ تۆ سێ ئافرەتە دوێ بەس خزمەترکە ئەو سێ مانگە لەسەر گازی پشت بکەوی پلاتین بۆ قاچم دایانە قاچم کور بۆتەوە ئێستا 2 لە ڕووتان هەمووی شین و مۆر بۆتەوە دکتۆرەڵە نابێت لەسەری بگەڕێ ئەژنۆکەم هەر لینجی نەماوە وەڵا لە ئێران لێرەش نعنی ناتوانم دەستکاریم بۆ بکە یعنی بۆ لای زۆربەی دکتۆر چوم دکتۆرەڵێ ئێمە بۆ دەکەین بەس ناوێرم یعنی ئەوە زەلیلیم پێوە بینیوە تر هەموو گیانم ئەمەلیاتە ئەڵە 50 وەرەقەی تێچێ بەس لە ئێران بە خاتریشەوە بەلای دکتۆری ناسیاویشیان بردوم بەسا ئیترەڵێ زۆری تێچێ تۆ ژیانە لەسەر چییە بەچی ئەژی وەڵا بەچی ئێژە مەعاشێکی کەمەندامیمە بۆیش 7 مانگە نایانداوە پێمە هەر ئەوە دا لە خێرخوازانەکەم ئیترە گەر یارمەتی بۆ یارمەتی ئەمەلیات یارمەتیم بەر من مەمنون و سپاس بکە زۆر مەمنونتان و سپاسی هەموو خێرخوازانەکەم و خوشکە بەفرین ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێستان هێناوە ئەمە هاوکاری خەڵکی خێرخوازە بۆ ئەو خەڵکانی کە وەکو بەڕێزت بەهۆی هەژاری و بەهۆی نەخۆشیەوە دەسەڵاتی ئەوەیان نییە کە ژیانی خۆیان بەڕێ بکەن ئێمە هاوکاری کە بۆ بەڕێستمان هێناوە بەشکم خی گەورە بیکاتەمای ئەوەی کە هەندێک ژیانی خۆتی پێ بەڕێ بکەیت و ئەوەندەی کە بۆ عیلاجە بەکاری بهێنی زۆر مەمنون و زۆر سپاسانەکەم و منیش زۆر مەمنونی هەموو خێرخوازەکان و زۆر مەمنونی ئەو خەڵکەم کە بۆ ئێوە هێنێ و ئێوە ژەیدەن بە هەژاران زۆر مەمنون و سپاسانەکەم من ناوم شوانە سدیقە باوکی ئەم مناڵم تقریبا لە تەمەنی 5 ساڵیەوە وردە دە قسەی لەبێ چوانێ ئیتر مەرحەلەیەکی زۆر دکتۆری سلێمانی و مەسەلەن ئەملا ئەولا و زۆر شوێنم پێ کردووە هەولێر کەرکوو سلێمانی بەعام ئەمانم هەمی پێ کردووە ئەوان ئەیانوت وڵی ئیتر وردە بە پێی ئەم حەپە ئەبێ بەس هێورە بێتەوانێ ینی تا ئێستا ئەم مناڵە هیچ فەرقیشی نەکرد بوو هەر هێورە بوو وردە هەتا دوایی چوومە لای دکتۆرێک لە هەولێر وتی وڵی ئەم مناڵە ئەبێ فاسوشتی بۆ بکەم فاسوشتی بۆ کرد وتی ئەبێ من ئەم مناڵە بنێری بۆ تاران ئەجا ئەو کاتێک کە ئەو منینار بۆ تاران تقریبا 4 ساڵێک لەمەوە پێش بوو بردم بۆ تاران هەر موسڵمان و خێرخواز و هاوکاریان کردن وتیان کاکە بڕۆ بۆ تاران بەشک و ئیشەڵا لەوێ نەتیجەیەشی هەبێ مناڵە ئێستا مناڵە باشترە لەوەی کە ئەو کاتێککە بردم وتی 6 وەرەقەی تێ ئەچێ ئەبێ لەیزەری لێبێت ئیتر بەڕاستی من توانای 6 وەرەقەکەم نەبوو ناچار عیلاجی بۆ نووسیم و بۆ ماوەی 2 مانگ عیلاجی بۆ نووسیم و هێنامەوە کە هێنام و وردە ئەم مناڵە بەرەو خراپەی ڕۆی زۆر خراپ بوو پاش کەسێک پرسیارەکە کاکە ئەو مناڵە عیلاجەم وەڵی کاکە شوێن نەماوە نەیبم ئەوەی بڵێن فڵان کەس من بردوومە بۆ لای مەبلەغێک زۆر هاوکاری خەڵکو و مەسەڵەن پارەی خۆم و ئەم سەراوسەر تیاما سەرف کردووە چەند جار ناو ماڵم بۆ فرۆشەوە چەند جار قەرزم بۆ کردووە چەند جار شتم بۆ کردووە نەگەیشتومەتە ئەو نەتیجەی مەسەلەن بڵێم بای 10,000 ئەم مناڵێ من ئیسپادەی لێ کرد بێت بەغێری ئەم عیلاجانە نەبێت کە بووی وەرئەگیرێ و هەفتەی وا هەیە ئەبێ بچم 80,000 بم مای 200,000 بم 250,000 من بیم بە عیلاج ئەنجا مەهینەکەی من کرێکاریە ڕۆژێ هەیە و دە لە ماڵەوەی ئەو مناڵم تەلەبەیە کوڕێکی ترم هەیە تەلەبەیە من لە 36 مەتر خانووی عەرزی خەڵکا بووم ئەم خانووکە بۆیان دروست کردوم بەڕاستی خەڵک بۆی دروست کردوم ئەجا لەم ماوەی پێشوان مسلمانێکی خۆتان ئاسایی ها و تقریبا پێشژن بوو سەیری وەزعی ناوماڵەکەی کرد وتی کاکە تۆ ئەم کەوانتەرە ئەم مناڵە دەستی ئەبڕێ ئەم مناڵە با ئەمانە ئینسان دەدی کابراوتی خێرخواز بووە هاوکاری منی کردووە من مەمنونیم تامرم بە بەخوا زۆربەی عیلاجەکانی تو تۆ دانیاڵێکە بۆم نەکڕداوە ئەمە تەختیری
ئەمە فاستێکی ئێرەیەتی ئەڵێ لە سا چل زرەری لە گورچیلە و لە زراوی یاوە کە ئەمنی عیلاج خواردەوە مناڵە چەند ساڵە ئەم مناڵێ من عیلاجەخوا ئەم جارە بدومەتە ئێران ئەڵێ کاکەجان وڵای 20 جەرسە لێزەرم لیاوە ئەڵێ کاکەجان ئەم لێزەرە پشت بەخوای گەورە ئەمە تەختیدا هەر لە تاران بۆیان کردوم ئەمە وتیان وڵی ئەمە خەرەلەکانی سەرێتی ئەم مناڵە 4 دەمای سەری وەستاوە ئەبووە ئێوە لە سلێمانیا زوو فرێ ئەم مناڵە کەوت ناوت وڵی کاتی خۆی 6 وەرەقەی تێ ئەچێ بەشی فرێکەوە ناوم زارا محەممەدە دانیشتووی کانی کوردم لە شاری سلەیمانی دوو مناڵم هەیە کرێچیم ئەتر هەر خۆم ئیشەکەم و کوڕەکەم لە خوێندن وازیێنە بەس بۆ ئیشکا و تر احتیاجیمان بە کەس نەبێ تۆ بڵێن چاوت نەشتەرگەری کردووە وەڵای بۆی کڕانم کوتی بە کڕاندن لێرە کە چوم هەر دکتۆری ئێران بوو دکتۆر محەممەدی ناو بوو کتی 25 وەرەقەی تێچێ یەکسەر وەرەقەیەکی بۆ کردم نازم ئەمە نییە لە زدانەکەمە کتی 25 وەرەقەی تێچێ ترمشتمە خوانیمەی تە ڕۆشتم بۆ هەولێر 4 کە ڕەچوم بەس ئەم عیلاجانی بۆ نووسیم مە دانی بە 5 ئەم کڕی لێرە کە بۆیە نووسیم دکتۆرەکە ئەم پاکتێکی بۆ نووسیم یەکەم جار قەترا هەموو فڕیاون ئەتر لەسەر ئەمە ئەم کڕێەوە لێرە پارچەی بە 5 یەکەم جار ئەمە هینەکەی بۆ نووسیم تی ئاوی خۆ تر لەسەر ئەمە ئەم کڕێەوە تا ئاچوومەوە بۆ هەولێر بەس ئیسفادێنە بوو یەک ژەم نەم خواردە ئەتر چاوم هەروە خۆی بوو نەشمە بینا هێز ئێستا شکر ڕوون بەتەوە باشم خوشکە زارا ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازی بە هاوکاری خەڵکی خێرخواز توانیمانە بڕی 1 ملیۆن دینار بۆ بەڕێستان بە دیاری بهێنین خۆش بێ بۆ ماوەیەک ئینشاءڵڵا ژیانی خۆتانی پێ بەڕێ بکەن و ئەوەی کە پێویستە بۆ چارەسەر بەکاری بهێنیت دەستان خۆش بە زۆر زۆر مەمنون بەرنامەی بەخشینەکەم هەر سەرکەوتوو بن و هەمیشە ئاور لە فەقید وەژار بنەوانی و تر بەرنامان هەر زۆر بێەوە هەر سەرکەوتوو بن زۆر مەمنونیانم دەستیان خۆش من هەر بیریشم نەما بۆ ئەوان کە تەلەفۆنیان بۆ کردم لە خەستخانەی شار بووم کە چووم ئێستا خۆشتم بەرەو کاتە چاوم زۆر وێران بوو کتم ئاوام و ئاوامتی ساغی تەسکەرە شتەکەت بێنێ شەڵا شتێکت بۆەکەین ئەتەری دەستیان خۆش بێ و زۆر زۆر مەمنونیان و هەر سەرکەوتوو بن و